جارێکی دیکە کێشە بۆ پرۆسەی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان دروست دەبێت و بە بۆچوونی چاودێران قەیرانێکی دیکە بەڕێوەیە. دوایەوەی دابەشکردنی تەواوەتی موچە لە هەرێمی کوردستان بۆ ماوەی 24 ڕۆژ لەوادەی ئاسایی خۆی تێپەڕی، وەزارەتی دارایی و ئابووری هەرێم ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ئۆباڵی ئەم کێشەی خستە ئەستۆی بەغدا. وەزارەتی دارایی هەرێم لە ڕاگەیەندراوەکەدا دەڵێت بەداخەوە تا ئێستا وەزارەتی دارایی عێراق 200 ملیار دینارەکەی نەناردووە کە وەک سلفە بۆ تەواوکاری موچەی مانگی 11 فەرمانبەرانی هەرێم بەکاردێنرا، بۆیە دابەشکردنی موچە تا ڕادەیەک خاو بۆتەوە. وەزارەتی دارایی هەروەها دەڵێت بۆ ئەوەی دابەشکردنی موچەی فەرمانبەران زیاتر دوان نەکەوێت بڕیارماندا لە داهاتی مانگی 12 خەرج بکرێت. ئەمە یەکەم جار نییە حکومەتی هەرێم بێ ئەوەی داتای شەفاف لەسەر داهات بخاتە ڕوو، پەنا بۆ هۆکاری دەرەکی دەبات و قەیرانی موچە دەخاتە ئەستۆی لایەن و حکومەتی دیکە. لە ڕابردووشدا هەر تەنگەژە و کێشەیەکی ئەمنی یاخود تەندروستی یاخود ئابووری سەری هەڵدابێت، یەکەم شت کە حکومەت هەرێم دەستی بۆ بردووە موچەی فەرمانبەر و قوتی هاوڵاتیان بووە. لە 7 ساڵی ڕابردوودا سەرهەڵدانی داعش و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت و کەمبوونەوەی داهاتی ناوخۆ و نەهاتنی پارە لە بەغداوە، هەموو ئەمانە بیان و ئامراز بوون بەدەست حکومەتی هەرێمەوە بۆ بڕین و دواخستنی موچەی فەرمانبەران. ئێستاش کە حکومەتی بەغدا 200 ملیارەکەی مانگی 11 دواخستووە، حکومەتی هەرێم یەکەم شت کە بیری لێ دەکاتەوە دروستکردنی گرفت و کێشەیە بۆ موچەی مانگی دواتری فەرمانبەران. بە بڕوای بەشێک لە چاودێران، ڕاگەیەندراوەکەی ڕۆژی شەمەی وەزارەتی دارایی هەرێم ئاماژەیەکی ڕوونی تێدایە کە ڕەنگە مەترسی بۆ سەر موچەی مانگی 12 دروست ببێت، بە تایبەت کە ڕاگەیەندراوەکە ڕاشکاوانە دەڵێت موچەی ئەو شوێنانی تا ئێستا موچەی مانگی 11 وەرنەگرتووە لە داهاتی مانگی 12 خەرج دەکرێت. بەردەوامبوونی قەیرانی موچە لە کاتێکدایە تا ئێستا هیچ داتایەکی شەفاف لەسەر داهاتی نەوت و غاز و داهاتی ناوخۆ لە بەردەستدا نییە. لە کاتێکیشدا نرخی نەوت ئاستی پیاوانەی 2 ساڵی ڕابردووی تۆمار کردووە و بەردەوام لەسەر و 75 دۆلار و نزیکەی 80 دۆلار بۆ هەر بەرمیلێکدایە. تا ئێستا ڕوون نییە بۆچی حکومەتی هەرێم ناتوانێت کێشەی موچە چارەسەر بکات و تەنیا چاوی لە بڕینی موچە و 200 ملیارەکەی بەغدایە. بە پێی زانیاری ڕۆژنامەوانیەکان لە ئەگەری نەگەیشتنی 200 ملیارەکەی بەغدا، حکومەتی هەرێم بەنیازە دوای سەری ساڵ کۆبوونەوەیکی تایبەت ساز بکات و چەند بژاردەیەک تاوتوێ بکات، لەوانەش دواخستنی دابەشکردنی موچە تا ئەو ئاستی بە شێوەیەکی ئاسایی بگاتە سەر و 40 ڕۆژ، یاخود پەنابرنەبەر لێبڕین لە موچەی فەرمانبەران بە ناوی دابەشکردنی موچە بە میکانیزمی خۆگونجاندن و بە پێی داهاتی بەردەست کە فەرمانبەران ئەزموونێکی تاڵیان لەگەڵ ئەم بژاردەی کابینەی نوێمی حکومەتی هەرێمدا هەیە و لە 2 ساڵی ڕابردوودا بەشێک لە موچەی چەندین مانگیان بە ناوی خۆگونجاندنەوە لێزەوت کراوە.